چیروکا ڕزگارکردنا کەچێکە هندی ji aliyê hêzên pêşmerge ve li Bolyodê tê nîşandan di dema şerê Daişê de keçeke ji wîlata Pencaba Hindistanê bi armanca karkirinê çûbû Mosulê lê wê demê ew keça hindî kete destê Daişê û emîrekî Daişê wê bixwara bir. Ew keç dema ku direve gelek caran rastî astengiya û pirsgirêkan tê herî dawî hêza pêşmergeyên Kurdistanê kariya alîkariya wê bike û ji Mosulê rizgar bike heta ku ew dîsa gihandin Hindistanê. Niha ektera ku rola wê keçê lîstiye di fîlmekî de bi navê Nusret Baruç e ew ê serdana Herêma Kurdistanê jî bike. Men hevalê me Tayyar Goran niha dibînin ew wêne bi wê ekterê re kişandine. Xwe ji mêvanê me ye Tayyar Goran nûnerê Partî Demokratîk Kurdistanê li Hindistanê. Kak Tayyar hûn bixêr hatin, roj baş. Di wî filmî de çi hate nîşandan? Her wiha ev ektera ku wêne pê re kişandine Nusret, wê çi got li ser lîstina rolê de filmê de? ڕۆژ باش تەبعاً ماوەی ساڵی ڕابردوو بوو ئێمە ئەو فیلمەمان لە هەولێر پەخش کرد لەگەڵ بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر و لەگەڵ قونسوڵخانەی هیندستان لە هەرێمی کوردستان. فیلمی ئەکێلی واتە بە تەنها کە چیرۆکەکەی باز لە کچێکی هیندی دەکا کە دێتە مووسڵ و لە مووسڵ گیر دەخوا بەدەست هێزەکانی داعشەوە دوای ئەوەی هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان هاروکار دەبن بۆ ئەوی بگەڕێتەوە بۆ هیندستان. تەبعاً چیرۆکی ئەو فیلمە بەشێکی فانتازیا و بەشێکی ڕاستیشی تێدایە، چونکە لە ماوەی ڕابردوو ئێمە هەتا وەکو مەکتەبی پەیوەندیەکان پێشتر لە شاری مووسڵ کۆمەڵێک نێرس یان با بڵێن سستەری هیندی کە بۆ مەبەستی چارەسەری بەعزێک نەخۆش بۆ خەستخانەیەکی باشووری عێراق هاتبوون کەوتنە دەست چەکدارانی داعش بەسپاسەوە گەڕێنرانەوە بۆ هیندستان بە سەلامەتی. کرێکارێکی دیکە بە هەمان شێوە واتە ئەو چیرۆکانە چیرۆکی ڕاستین، بەڵام چیرۆکی ئەو کچە کە یەکەم جارە لە سینەمای بۆلیوود کە پێشمەرگە بەو شێوازە و قارەمانەتی پێشمەرگە باز دەکرێتن بەرهەم دەهێنرێتن. دەتوانم بڵێم بە یەکەمین فیلم دادەنرێت کە ڕووداوە ڕاستیەکانی وەک خۆی گێڕایەوە. ئێمە دوێنێش لەگەڵ ئەمە ڕۆژی سێمە لە لووتکەی وێڤز بەشدارین، دوێنێ لەگەڵ ئاکتەر نوشرەت باروجە لە نزیکەوە قسەمان کرد و داوەتی شم کرد بێت بۆ هەرێمی کوردستان. خۆشحاڵی خۆی دەربڕی کە زانیاریەکی باشی لەسەر هێزەکانی پێشمەرگە و لەسەر هەرێمی کوردستان هەبوو و زۆربەی جگە لە نشرود باروجە زۆربەی ئاکتەرەکان لێرە لەگەڵ لە نزیکەوە لەگەڵ شارۆخان قسەم کرد، لەگەڵ ئەکشەی کۆمار، لەگەڵ ئەنیل کاپور، لەگەڵ میسۆن چەکرەبورتی، لەگەڵ هێما مالینی، لەگەر زۆربەی ئاکتەرەکانی بۆلیۆد لێرە. یعنی divê filmeyî de belkî gelek temaşevanên nihal min û te guhdar dikin nedîtine dawiya filmê çawa ye çîroka filmê? çîrokî ئەم فیلمە هەر وەکو باست کرد کچێکی هیندی لە پەنجابەوە دێت بۆ مووسڵ لە کارگەیەکی جلوبەر کار دەکات و داعش مووسڵ کۆنترۆل دەکەن، دەکەوێتە دەست ئەمیرێکی داعش. لەو کاتی دەوێت ڕابکە زانیاری ئەوەی پێدەن لە حەوێجە سوپای عێراق هەیە، دەچێتە نێو سوپای عێراق، بەڵام بەداخەوە ئەو بەشێک لەو سوپایە خیانەت لە دیسان لەو کچە دەکەن و دەیانەوێت بینێرنەوە دەست داعش، بەڵام هێزەکانی پێشمەرگە قارەمانانە دێن ئەو کچە ئازاد دەکەن و دەیهێنن بۆ ناو ساترەکانی هێزی پێشمەرگە و بە هاوکاری لەگەڵ وەزارەتی خارجی هیندستان و لەگەڵ وەزارەتی خارجی دووبەی ئەم کچەیە دووبارە کارێکی وای بۆ دەکەن بینێرنەوە بۆ هیندستان و بە سەلامەتی دەگاتەوە هیندستان.
بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە. بەێ هیچ پلانێکە دنا vê ئەکتەرێ یان ژی بەرهەمینەرên فیلمê hene ku hêjî çîrokên Kurdan bibene Bollywoodê؟ بەڵێ من لە نزیکەوە ماوەی 2 مانگە زیاتر کارمان لەسەر ئەوە کرد ڕۆشنبیری حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ قونسڵخانەی هێند لەگەڵ لێرە لەگەڵ ئاکتەر و لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای بەرهەمێنانی فیلم قسەمان کردووە بە سپاسەوە بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی سینەمای هەولێر و هەمویان لەسەر خەتن بۆ ئەوی بتوانین کارێکی هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان و هیندستان لە ماوەی ڕابردوو ئەنجام بدەین لە ڕێگای ئەو چیرۆکە ڕاستەقینانەی کە بەسەر میلەتی ئێمەدا هاتووە لە کوردستان بۆ ئەوەی چیرۆکێکی هاوبەش دروست بکرێت لە نێوان هیندستان و کوردستان یان فیلمێکی هاوبەش دروست بکرێت وا لە ماوەی مانگی ڕابردووش بوو دیدارێکی سینەمای کوردی هندیمان لە هەولێر ئەنجامدا بە خۆشحالیەوە 2 فیلمی هندی 2 فیلمی کوردی بەخشکرا. gelek spas kak tayar goran nûnerê pedekê li Hindistanê te bûyî mêvanê Rûdawê dem baş.